زۆر بەخێر هاتی خوێندکاری ژیر بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 17 لە لاپەڕە 17 گەیشتمە پرسیاری ژمارە 38 پرسیاری ژمارە 38 دەربارەی لێدەرکردنە دوو ژمارەم هەیە یەکەم ژمارە لێرە لە 2 دابڕین پێکهاتووە ژمارەکەی دیش لە 2 دابڕین دابڕینی یەکەم ناوی دابڕینی یەکەکان دووەمیش دابڕینی هەزارانە ئەو دابڕینانە زۆر بەکەڵکن لەوەی بتوانین ژمارەکە بە تەواوی بخینینەوە واتە لێرە خیننەوەکەی کووە 943,012 کەم 57,806 با بچم بزانم کوو دوو ژمارەکەم نووسیتەوە ئێستا لێدەرکردن ئەنجام دەدەم لە دەستی ڕاست هەمیشە دەست پێ دەکەین دەرێم چ دەرێم 2 کەم 6 نابی چونکە 2 کەم 6 2 بچووکە 6 گەورەیە ناچارم ئەو یەکەی خورتکەمەوە دووەکە ببیتە 12 ئەو دووە دەبیتە چ دەبیتە 12 لێرە دەنووسم 12 ئەو یەکەش چی لێدێ دەبیتە 0 چونکە یەکە کڕۆیشت دەبی بە 0 لەسەرێ دەنووسم 0 ئێستا 12 شەشی لێ بڕوە لێرە دەنووسم 6 پاشان دێمە لای سفرەکەی ئەو سفرەی لێ بڕوە هەر 0 کێشە نییە 0 دێمە لای ئەو سفرەی ئێرە 0 هەشتی لێ بڕوە نابی چونکە 0 گچکەیە هەشتیش گەورەیە ناچارم ئەو سێی خورتکەمەوە کە سێیەکەم خورت کردەوە دەبیتە 2 هەمیشە یەک کەم دەکاتەوە هەمیشە یەکەکیش دادەنێم لە لای ڕاستی ڕەنووسەکەی خۆم واتە ئەو سفرە چی لێدێ هێڵەکی بەسەر دەکێشم نەما بووە 10 دەنووسم 10 لەو سەرەوە ئێستا دەرێم چ 10 هەشتی لێ بڕوە دەکاتە 2 لێرە دەنووسم 2 دەچمەوە لای ئەو دووە شینە کە هەیتم 2 هەفتی لێ بڕوە ئەویش نابی 2 گچکەیە 7 گەورەیە دیسان مەجبورم خورتکردنەوەی ئەنجام دەم ئەو چارەی خورت دەکەمەوە ئەو چارە ئەو دووە لێرە دەبیتە هەمیشە یەکەچی لە تەژنش دادەم دەبیتە 12 دیسان ئەو جە 12 هەفتی لێ بڕوە دەکاتە 5 ئەو چارەی ئێرەش هەمیشە یەکە کەم دەکاتەوە دەبیتە 3 بەڵام 3ش کەم 5 هەر نابی 3 گچکەیە 5 گەورەیە دیسان ناچارم ئەو نۆی خورتکەمەوە کە خوردم کردو نۆیە کە دەبیتە 8 سەیەکەش هەمیشە 1 کیلۆ زیاد دەبی لە تەنیشتەکەی دەبیتە 13 5 لێ بڕوا ئێستا دەبیتە 8 دەنووسم 8 دێمە لای ئەو هەشتەی کە هەیتم لێرە هەشتە ڕەشە ئەو هەشتە هیچ لێرە نییە چی لێ بڕوە 0 وەکو بڵێ 0 هەیە 8 سفری لێ بڕوە هەر دەنووسم 8 ئێستا دابڕین دروست دەکەم لۆ ژمارەکانم هەتا ئاسان بیخینمەوە 3 ڕەنووسی یەکەم 1 دابڕین ئەوها 3 ڕەنووسی دووش ئەوە لە ناو بازنە ئەوجە دەخینمەوە ئاسانە خینەوەکە کۆ لە لای دەستە چەپ دەڵێم 885,206 885,206 دەچمەوە لای پرسیارەکانی خۆم گەیشتمە ڕاهێنانی ژمارە 39 ئەگەر دیسان دابڕین دروستکەم لێرە 3 ڕەنووس پاشان 2 ڕەنووسیش
کو دەیخینەوە ژمارەی 32,047 دابەش 43 32,047 دابەش 43 32,047 دابەش 43 بێگومان هەمیشە لە دەستی چەپ دەست پێ دەکەین. سێ دابەش 43 ناکرێ، سێ گچکەیە 43 گەورەیە. ئەو وەختە دەڵێن ئەدی 32 دابەش 43 ئەویش ناکرێ، 32 گچکەیە 43 گەورەیە. ئەدی 320 دابەش 33 دەکرێ. چەند 43 هەیە لە 320؟ ئەمە نووسیتم 7، لێرە نووسیم 7، ئەو ژمارە 7. ئێستا کە نووسیم 7 دەبی جاران بکەم، ئێستا بزانم چەند دەردەچی. 7 جاران 3 دەکا 21، ئەوە 1، ئەوەش 21. پاشان 7 جاران 4 دەکا 28، لەگەڵ ئەو دوای 28ەکەی دەبی کۆ بکەمەوە. 28 و 2 دەکا 30، لەبەر هەندێ لێرە نووسی بووم 30. ئەوها ئێستا ژمارەکە بووە 301، بەخۆشم 320م هەبوو. ئێستا تەمەشاکەم 320 کەم 301 بزانم کووە ئیشەکە. 0 یەکی لێ بڕوا نابی، ئەو دوای خورد دەکەینەوە، ئەو 0 دەبیتە دا یەکی لێ بڕوا دەکاتە 9، دا یەکی لێ بڕوا 9 نووسیتم 9 وەکو دەبینن. ئەو دووە کە خورد کراوە یەکەک ماوە، 0 لێ بڕوا، ئەو یەکەشم نووسیە وەکو دەبین. ئێستا 19م هەیە، 19 زۆر باشە کەواتە هەفتەکە ڕاستە. ئەگەر بەهات با 19 نەبا گەورەتر با لە 43 43 دیارە ئەو هەفتە هەڵە بوو، دەبا بم کرد بە 8. ئێستا ئەو چارەی ئێرە ئەو چارە شینە دەنووسمەوە لە تەنیشت 19کەی. ژمارەکەم بووە 194 دابەشی دەکەم بەسەر 43. 194 چەند 43 هەیە لە 194؟ ئەمە لێرە نووسیتم 4. ئێستا بابزانین چییە؟ 4 دەبی جارانی کەم. 4 جاران 3 دەکا 12، ئەوە 2، ئەوە 1. پاشان 4 جاران 4 دەکا 16، لەگەڵ ئەو یەکەی دەکاتە 17، لەبەر هەندێ نووسیتم 17. ئێستا چونکە جێم نەما لێرەم نەنووسی، بەڵام 194 دەبی 170 کەم 72 بکەم، لێرە نووسیتم 4 دوی لێ بڕوا، ئەو 4 ئەو دووە لێ بڕوا، ئەو دووە شینە لێرە مایەوە. 9 7 لێ بڕوا، ئەو دووە نارنجیە کە لێرەیە نووسیتم ئەوتە. واتە ژمارەکەم کە هەم بوو کە مایەوە 22 بوو، 22 لە 43 کەمترە، واتە ڕاستە، چارەکەش ڕاستە. ئێستا ئەو هەفتە کەس کە لێرەیە دەهینمە خوارە لێرەی دادەنێ. ژمارەکەم بووە 227 دابەشی 43 دەکەم. 227 چەند 43 تێدایە؟ ئەمە لێرە نووسیتم 5. پاشان 5ەکەی دەینم جارانی 3 دەکەم دەبتە 15، ئەوها دەنووسم 15. ئەوجە 5ەکەی جارانی 4 دەکەم دەبتە 20، لەگەر یەکەکەی 15 دەبیتە 21، لەبەرەوەی نووسرایە 215. ئێستا 227 کەم 215 دەکەم، بزانم کووە. 7 5 لێ بڕوا دەکا 2، ئەو دووەش یەکی لێ بڕوا دەکاتە 1. واتە ئیدی هیچ نەما بینمە خوارێ لێرە. ئەگەر فاریزە و شتیش دانێم دەتوانم بەردەوام، بەڵام وابزانم نایەوێ. تەنیا دەنووسم ئەو ئەنجامی دابەشکردنە، دەڵێم 32,047. ئەگەر دابەشی 43 بکەم 745 ئەنجامەکەیتی 12 دەمینێتەوە. بگەڕێمەوە لای پرسیارەکانی خۆم.
گەیشتمە پرسیاری ژمارە چل، پرسیاری ژمارە چل، پرسیاری چل. ئەو پرسیارە ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. کام بڕ هاوتای کەوانە 3.5 جاران دوو نییە؟ خوێندکاری ژیر ئەو وشەی نییە زۆر گرنگە لێرە. هاوتای نییە، نەک هاوتایەتی، هاوتای نییە. کامە هاوتای نییە؟ ئەوە گوتمان گرنگە، هاوتای نییە. ئێستا تەمەشای یەکیان دەکەین. تەمەشای یەکەمەکەی ئەگەر بکەم، ئەگەر تەمەشای یەکەم بکەم، لێرە من چم هەبوو؟ کەوانەم هەبوو 3.5 جاران دوو. ئەگەر تەمەشاکەم لێرە لە جیاتی 3.5 5.3 هەیە، 5.3 هەیە جاران دوو، بەڵام هاوتایەتی، واتە هیچ جیاوازی نییە. چ بڵێ 5.3 چ بڵێ 3.5. لێرە 3.5 لێرە 5.3، هیچ فەرقیان نییە، هیچ جیاوازیان نییە، هیچ کێشە نییە، کەواتە ئەوە هاوتایەتی نەک هاوتای نییە. دێمە لای ب، واتە وەڵامەکە ئەو وەڵامە نییە. دێمە لای ب. ب چییە؟ 3 جاران دوو کۆ 5 جاران دوو. لێرە ئەو دووە جارانی سێیە، ئەو دووە جارانی 5 لەبەرەوەی کەوانە هەیە، کەواتە ئەوەش هاوتایەتی، ئەوەش هاوتایەتی. دێمە لای د، 8 جاران دوو. ئەوەش هاوتایەتی لۆ لەبەر چ؟ چونکە 3 لەگەڵ 5 دەکاتە 8. 8 جاران دووش ئەوە هەر هاوتای ئێرەیە، واتە هەمان بەهایان هەیە. ئەدی چه هاوتای نییە؟ تەنیا ئەوە هاوتای نییە، جە. لەبەر چ؟ لەبەر ئەوە لێرە نووسرایە 3.5 جاران دوو، واتە ئەو دووە تەنیا جارانی 5 کرایە، بەخۆی دووەکە جارانی هەردووچیانە، 3 و 5 کرد. لەبەرەوە ج هاوتای نییە، کەواتە وەڵامی ڕاست ج. وەڵام ج، ئەوە وەڵامی ڕاستە کە هاوتای نییە. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیەش وە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی.